پەیوەندیەکان لەگەڵ خوددا بۆ دروستکردنی کلیسایەکی پێگەیشتوو. لێرەدا پێویستە یارمەتی باوەڕداران بدەین بۆ بەشداریکردن لە پرۆسەی پەرستنی دروست. لە بنەمای ڕابردوو لە یەکەم نامەی سالۆنیکی جەختمان کردە سەر ئەوەی کە بنەمایەکە باس لە پەیوەندیمان لەگەڵ یەکترین دەکات. ئێستا پۆلس ئاراستە دەگۆڕێت و جەخت دەکاتە سەر بنەمایەکی زۆر گرین کە پەیوەندیمان لەگەڵ خوددایە کەوا پەرستنی ڕاستەقینەیە. لێرەدا ڕستەی زۆرمان هەیەکە باس لە پەیوەندیمان لەگەڵ خوددا دەکات. هەروەها پەیوەستیشن بە پەیوەندیمان لەگەڵ یەکترین. بەڵام زیاتر پەیوەستن بە پەیوەندیمان لەگەڵ خوددا. یەکەم ڕستە کە پۆلس دەیڵێت ئەڵێت دڵشاد بن. دەڵێت هەمیشە دڵشاد بن. ئەم ڕستەیە واتای چییە؟ بابڕگەیەک لە ئامادەی لە نامەی یاقوب خوێنینەوە کە بەڕوونیشی دەکاتەوە. واتای ئەم ڕستە زۆر کورتەکە پۆلس نووسیوێتی. یاقوب و نێردرا دەڵێت خوشکان و برایان. بەو پەڕی خۆشیەوە بژین. کاتێک دەکەونە نێن جارەها تاقیکردنەوە و ناخۆشیەوە، چونکە دەزانن تاقیکردنەوەی باوەڕتان دان بە خۆداگرتن دروست دەکات. لێرەدا یاقوب ناڵێت کە دەبێت دڵشاد و بەپەرۆش بن و چەپڵی لێ بدەن و سپاسی خوددا بکەن کە کەوتونەتە ئەو تاقیکردنەوە. بەڵام ئەوەی دەیڵێت بە ئاسانی ئەوەیە کە خوددا دەتوانێت هەستی قوڵمان پێ بدات. لە ئاشتی و دڵخۆشی لە قوڵایی دەروونمان بە چاوپۆشین لەوەی کە چیمان بەسەر دێت. با تۆزێک بیر لە چیرۆکی پۆلس و سیلاس بکەینەوە کاتێکە لە فیلیپی زیندانی کرابوون. لەبیرتانە چیان لێ بەسەرا هات؟ لەدانێکی باشیان خوارد و پێیان وابوو کە ئیتر لەو زیندانە نایەنە دەرەوە. بەڵام لە نیوەی شەودا گۆرانی ڕۆحیان دەگوت و ستایشی خوددایان دەکرد. زەحمەتە لەوە تێبگەین، وەکو ئەوەی کە زەحمەتە لەوە تێبگەین کە یاقوب لەم بەشەدا باسی دەکات. بەو پەڕی خۆشیەوە دابنێن کاتێک دایکەونە نێو جۆرەها تاقیکردنەوە و ناخۆشیەوە. بەڵام لێرەدا مەبەست ئەوەیە کە بە باوەڕەوە سپاسی خوددا بکەین بۆ ئەو تاقیکردنەوە سەختانە. ئەوەی کە لە کتێبی پیرۆزدا دەربارەیان دەیخوێنینەوە یاخود لەو چیرۆکانی کە دەربارەی باوەڕداران دەیبیسین کە لەم ڕۆژە سەختانە دەژین لە نێو ئەو تاقیکردنەوە و تنگانایەدا. خۆشێکی زۆر قوڵتریان هەیە لە تەنها خۆشێکی ئاسایی کە زۆر جار باسی دەکەین. ئەوەش ڕاستێکی زۆر ناوازەیە کە خوددا بەڵێنی پێداوین بۆ هەموو ئەوانی متمانەیان پێ هەیە تەنانەت لە کاتی چەسانەوەشە. دووەم شت کە پۆلسی نێردرا و جەختی لەسەر کرد نوێژەکردنە. نوێژکردن بەردەوام بکەن. دیسان ڕستەیەکی زۆر کورت بەکاردەهێنن کە بۆ خەڵکی سالۆنیکی دەنووسێت و پێیان دەڵێت بەردەوام نوێژ بکەن. ئەوەی لێرە مەبەستمانە ئەوەیە کە دەبێت نوێژ بەشێکی ڕێک و بنەڕەتی بێت لە ژیانماندا. نمونەیەکی وەکو ئەمەمان هەیە لە یەکەم کلیسا لە ئورشەلیم لە سیپارەی کردداری نێردراوان باشی 2 ئاەتی 42دا دەربارەی دەخوێنینەوە. ئیتر ئەوان واتە باوەڕدارانی نوێ پەیوەست بوون لەسەر فێرکردنی نێردراوان و هاوبەشێتی لەتکردنی نان و نوێشکردن. نوێشکردن ئەزمونێکی نوێ بوو بۆ جوولەکەکە بۆوانەی کە باوەڕدار بوون، چونکە پێشتر نوێشکردن تەنها بۆ کاهینەکان بوو. ئەوان دەیانکرد لە جیاتی گەل لە کۆمەلگایەکی جوولەکەدا. جا بۆ یەکەم جار بوو تێدەگەیشتن کە دەتوانن خۆیان نوێش بکەن لە پێناوی یەکتری. هەروەها هاتنە نێو ئامادەبوونی خودی خودداوە، چونکە دیواری پەرژینی ناوەڕاست کەوت. پردگای پەرستگاش لە توپەت بوو بۆ ئەوەی ڕێگەمان پێ بدات بچینە ناویەوە بۆ ئامادەبوونی خوددا لە ڕێگای عیسای مەسیحەوە. ئەوە تێگەشتێکی زۆر نوێ بوو. بەشێک لەم پەیوەندیە لەگەڵ خوددا نوێشکردنە. ئێمە دەتوانین قسەی لەگەڵدا بکەین و ئەوەی کە لە دڵمانە پێی بڵێن. پۆلس دەڵێ کە ئێمە وەکو باوەڕدار کە چاوەڕێی هاتنەوەی عیسای مەسیح دەکەین پێویستە نوێش بکەین و نوێش بکەینە بەشێک لە ژیانمان. دوایەوە پۆلس سێیەم شت دەربارەی سوپاسگوزاری دەنووسێت. هەم دیسان ڕستەیەکی زۆر کورت دەڵێتەوە. لە هەموو بارەودۆخێکدا سپاسی خوددا بکەن. سپاسکردن بەشێکە لە پەرستش. پێم وایە زۆر جار هەڵە دەکەین لە تێگەیشتنی ئەم بەشە. پۆلس ناڵێت ئێمە بۆ هەموو شتێک سپاس دەکەین کە تووشمان دەبێت. بە واتایەکی دیکە خراپترین شت کە باوەڕدار بە کەسێکی بیڵێت کە کەسەکە لە خەمێک یان تنگانەیەکی توندا بێت دەرەنجامی کارە ساتباری لێ دەکەوێتەوە. ئەم برایە لێ بپرسێت و بڵێت بۆ نمونە ئایا فێر بوویت سپاسی خوددا بکەیت بۆ ئەم کارە ساتە یا هێشتا فێر نەبوویت؟ ئەم پرسیارە زۆر تونند و تیژە، چونکە پۆلسی نێردراو ئەوەمان فێر ناکات. ئەوەی لە کتێبی پیرۆزدا پۆلس و کەسانێکی دیکە دەیکەن ئەوەیە کە سپاسی خوددا بکەین بۆ هەموو شتێک کە لەبارەی ئەوەی بەسەرمان هاتووە و دەستبەردارمان نابێت و لەبەر ئەوەی کە نیعمەتەکانی هەمیشە هەیە بۆمان. جا بۆ ئەوە پۆلس دەڵێت کە ئەوە بەشێکە لە پەرستش. خدایە سپاست دەکەم بۆ نیعمەتەکانت. ئەگەر بگەڕێیتەوە بۆ خودی پۆلسی نێردراو دەبینی دڕکێک لە جەستەیدا بووە. ئێمە نازانین ئەو دڕکە چی بووە، بەڵام دەزانین کە شتێکی گەورە بوو بێت. ڕەنگە نەخۆشیکی جەستەیی بوو بێ. هەندێک لە خەڵکەکان دەڵێن چاوی کەس بووە یان ڕەنگە نەخۆشیێکی دەرونی بوو بێ. لەوانەیە خەمۆکێکی بوو بێت
یان نەزمونێکی ڕۆحی ناخۆش. بەڵام سێ جار لە یێزدان پاڕایە و داوای کرد ئەو دڕکە لا ببات و نووسی بۆ ئەمە سێ جار لە عیسای خاوەنشکۆ پاڕامەوە کە لە کۆڵم کاتەوە. ئەو وەکو هێرشێکی شەیتان بوو لەسەری یان لەوانەیە هێرشێکی شەیتان بوو لە شێوەی کێشەیەکی جەستەیی. بێگومان ئێمە نازانین، بەڵام بەردەوام دەبێت و دەڵێت بەڵام عیسا پێی فەرمووم لێرەدا مەبەستی خوددایە، خوددا پێی فەرمووم نعمەتی منت بەسە، چونکە هێزی من لە لاوازیدا تەواو دەبێت. دوایەوە پۆلس وەڵامی خودای بیست و دوای ئەوە گەیشتە ئەو قۆناغە لە ژیانی ئاەتەکەی تەواو کرد و گوتی بۆیە بەو پەڕی شادیەوە شانازی بە لاوازیمەوە دەکەم تاکو هێزی مەسیح بێتە سەرم. دەڵێ سوپاسی خوددا دەکات کە هەرگیز جێی ناهێڵێت، هەروەها نعمەتەکەی بەسێتی تا بۆ ماڵیش کۆداری ئاسمانی ببات. پۆلس شارەزایی ئەم پەرستنە ڕوون دەکاتەوە کە سوپاس بۆ خوددا بدات. هەروەها باسی پەیامەکەمان و پەیوەندیان بە خوددا و ڕۆحی پیرۆزەوە دەکات و دەڵێ ڕۆحی پیرۆز مەکوژێننەوە، پەیامی ئەوانە بە سووک مەزانن کە دەڵێن پەیامی خوددا ڕادەگەیەنن، بەڵام هەموو شتێک تاقیب بکەنەوە چی باشە دەستی پێوە بگرن. ئێمە دەبێت تێبگەین کە لە یەکەم ڕۆژێک کلیسا کتێبی پیرۆز چاپکراویان نەبووە وەکو ئێمە. ڕەنگە یەکەم و دووەم نامە بۆ خەڵکی سالۆنیکی تاکە نامەیەک و بێکە ئەو باوەڕدارانە خوێن بێتیانەوە لە ژیانیان. خوددا لە ڕێگەی چەند بەهرەیەکی ڕۆحی پەیوەندی لەگەڵیان دەکرد، بە تایبەتی بەخشینی پێشبینی. بەڵام هەموو خەڵک بەخشینی پێشبینیان بە شێوازێکی گونجاو بەکار نەهێناوە. هەندێکیانم بەهرەیە بە شێوەیەکی زۆر بەد و جەستەی بەکاردەهێن. جا بۆیە پۆلس پێیان دەڵێت نامانەوێت ڕۆحی پیرۆز بکوژێنەوە، دەمەوێت هەموو شتێک تاقی بکەنەوە. بە خەڵک مەڵن کە پێشبینی نەکەن، بەڵام ئەو پێشبینیانە تاقی مەکەنەوە، چونکە لەوانەیە لە خودداوە نەبێت، بەڵکو لە خۆویستی و کاریگەری شەیتانەوە بێت کە لەسەر ئەو کەسەیە. جا کەواتە ئاگادار و کاتێک دەزانن ڕاستی چییە دەستی پێوە بگرن و خوددا یارمەتیدان دەدات کە ئەو شتانە جیا بکەنەوە. گرنگترین شت لە پەرستندا ئەوەیە کە کەسێک لە پاک و پێ و پیرۆزی دابژیت، بۆیە دەڵێت لە هەموو جۆرە خراپەیەک خۆتان دوور بخەنەوە. ئەمەیە پەرستشی واقعی. پۆلس بە شێوەیەکی جوان پوختی دەکاتەوە لە نامەی ڕۆما بەشی 12 ئایەتی 1. بنەمای زۆر هەنکە دەمانگەڕێنێتەوە بۆ سەر ئەم بەشە لە نامەی ڕۆمای 12 چونکە زۆر بنەڕەتیە. ئەم بەشە کەوا پۆلس باسی پەرستنی ڕاستەقینە دەکات کە خودداش کۆدار دەکات و دەڵێت بۆیە ئەی خوشک و برایان لەبەر مهرەبانی خوددا لێتان دەپاڕێمەوە لەشتان وەکو قوربانێکی زیندوو پێشکەش بکەن. دەگەڕێنەوە بۆ پەیمانی کۆن کە سەربڕاویان لەسەر قوربانگا پێشکەش دەکرد، کاوڕ و گیسک و ئاژەڵی دیکە. ئێمەی باوەڕدار لەم ڕۆژانەدا قوربانی ئاژەڵ پێشکەش ناکەین، بەڵام خودی خۆمان پێشکەش دەکەین کە بە چاکەی بەرخی تەواوی خوددا کە بوو بە قوربانێکی تەواو. پۆلس دەڵێ بۆیە ئەی خوشک و برایان لەبەر میهرەبانی خوددا لێتان دەپاڕێمەوە لەشتان وەکو قوربانێکی زیندوو پێشکەش بکەن، پیرۆز و پەسەندکراو بن لە لای خوددا کە پەرستنی هۆشمەندانەیە. دوایەوەی کە لە سالۆنیکی باسی پەیوەندیەکان لەگەڵ یەکترینیان دەکات، لێرەدا باسی پەیوەندیەکان لەگەڵ خوددا دەکات. پرسیاری تێڕامان و پەیڕەوکردن لێرەدا ئەمەیە: خراپ تێگەیشتن و خراپ پەیڕەوکردنی هەندێک لەم ڕاستپاردانە چۆن بوو کە ئەنجامەکانی ئاوالێ هات؟ ئێمە پێشتر باسمان کرد کە هەندێک خەڵک بە خراپی تێدەگەن لە نووسینەکانی پۆلس. کاتێک گوتی لە هەموو شتێکدا سوپاسی خوددا بکەن. هەروەها چۆن ئەگەر کەسێک هەست بە کەسێکی ئازادراو ئەکات، ئەگەر داوای لێ بکات سوپاسی خوددا بکات لە دۆخێکی کارە ساتاوی هێڵێتەوە، پێویستمان بەوەیە کە ڕێگە بە ڕۆحی پیرۆز بدەین مامەڵە لەگەڵ خەڵکدا بکەن. ئێمە ئەوەی لە سەرمانە لەبەر دەستیان نابین و هانیان بدەین، چونکە لە هەندێک بارودۆخدا باشترین وەڵامدانەوە ئەوەیە کە بە کەسەکە بڵین من لە لاتم و من تۆم خۆشەوێت. دەبێ بزانن کە زۆر شتی خراپ تووشی خەڵکێکی باش دەبێت. هەنێ جار دەبیستین خەڵکانێک دەڵێن فڵانە کەس لەم دۆخە خراپەدایە لەبەرەوەی بێگومان لە ژیانیدا گوناهی کردووە. چەندە توندە ئەو قسەیە. هەندێک جار زەحمەتە تێبگەین کە بۆچی شتی خراپ دێتە سەر کەسی باش. بۆیە دەبێ زۆر ئاگادار بین کە بە خراپی تێنەگەین لەوەی کە پۆلس دەینووسێت. شتێکی دیکە هەیە کە دەبێت زۆر لێ ئاگادار وریابین، سوکایەتی بە پێشبینیەکان نەکەین، بەڵام تاقییان دەکەینەوە دەست دەگرین بەوەی کە باشە. هەر کاتێک کەسێک بێت و بڵێ خوددا پەیامێکی پێم داوە پیتی پێگەێنم، دەبێت زۆر ئاگادار بین. دەبێت خودی خۆت ئاگادار بیت ئەگەر وات زانی پەیامێکت هەیە بۆ کەسێک، چونکە لەوانەیە ئەوە لە خودی خۆتەوە بێت، یان لە کاریگەریەکانی خۆویستی، یان لە کاریگانی نادروست، یان جەستەیی بێت. هەرکە ڕستەی خوددا پێیوتم کە پێت بڵێم دەبیستیت، هەست دەکەیت شانازێکی تێدایە، هەست دەکەیت کە ئەو کەسە پەیوەندێکی بە خودداوە باشتر هەیە لە تۆ. دەبێت زۆر ئاگادار بین لەو هەڵوێستانەی کە لە ژیانی مەسیحیا دەیگرین. ئەوەی ناوازەیە کە ئێمە وشەی خوددا لەبەر دەستماندایە.
ئەوەی دەتوانین بیکەین کە بگەڕێن لەو داناییە کە لە وشەی خوددادا هەیە لێی بکۆڵینەوە بۆی بۆ خەڵکی باس بکەین. دەتوانین یارمەتیان بدەین کە دانایی تاقی بکەنەوە لە ناوەڕاستی تنگانە و تاقیکردنەوەکان. دەتوانین لەگەڵ یان نوێژ بکەین بۆ داواکردنی دانایی و ڕێگە بە خوددا بدەین کە لە ڕێگەی وشەکەیەوە و لە ڕێگەی فرموودەکەیەوە داناییان پێ بدات. دەبێت زۆر ئاگادار بین بە تایبەتی لەم ڕستانە کە هەندێک پێشبینیان تێدایە کە کاتی خۆی بەشێک بوو لە کلیسای پەیمانی بێ. بەڵام سپاسی خوددا دەکەین لە پێناوی پێشبینیەکان. ئێمە ئێستا وشەی پیرۆزەکانمان لایە کە خوددا یەکەم جار لە ڕێی ڕۆحی ڕاستی بە نێردراوەکانی داوە بۆ ئەوە ئێمە زانینی خواستی تەواوی خوددامان بێت لە ژیانماندا. با بنەماکە دووبارە بکەینەوە کە دەڵێ بۆ دروستکردنی کلیسایەکی پێگەیشت و پێویستە یارمەتی باوەڕداران بدەین بۆ بەشداریکردن لە پەرستنێکی دروست.